دوام هۆکار بۆ ئەوەی خوا بێ ئومێدت نەکا ئەن تەبذل الأسباب بە دوای هۆکارەکان و ئەسبابەکان بڕۆی. خوای گەورە پێی ناخۆشە یەکێک نەخۆش بێ ئێستا بێتە ناو مزگەوتەکان. ڕاستە وەحی نییە بەڵام لە وەحی فێر بووینە چونکە تۆ سەبەب نەخۆشیت هێنا بۆ مسلمانان لە ماڵا بی باشە. بۆ قەناعەتت نییە بەو علمەی کە پێت یەڵێن نەخۆش با دەرمەچێ، بۆ قەناعەتت نییە بەوەی کە ئەڵێن مەقەیەت فتان بن. بۆ سەیکەن عەزیزەکانی من، خوای گەورە عیسای بە موعجیزە کردە ناو زگی مەریەم عەلەیهی السەلام. تەواو مناڵێک بە موعجیزە لە زگ مەریەم دانراوە. مەریەم ڕێکە لە ناو زستانە میوەی هاوینی بۆتێ و لە هاوینە میوەی زستانی بۆتێ. زەکەریا عەلەیهی السەلام پێغەمبەرای بینێ تەعەجوب لێمێن ئەنە لەکی هاذا، هەمووی ڕشانەتە سەری، هەرچی خەیر و ڕەحمەتی خوا هەیە ڕشاوەتە سەر ئەم مەریەمە دانراوە. ئێستا مەریەم ئەوێ عیسا بێنێتە دنیا. دەی مەریەم بۆی نییە بێژێ من ئەو خوایە کە ئەمانەی بۆم کردووەتە من هیچ ناکەم. خوا چیە فەرمێ وەهوزی ئیلەیکی بجذع النخلة، ئەبێ دەستی تو بلەرێتۆ بدا لە قەدی ئەم دارە یەڵە خوڕماکە تێری نەخوارە. یعنی خوایە عیسای کردوتە زگی مەریەم بە موعجیزە ناتوانێ خوڕمای بۆ بخاتە خوارەوە. ئەی بۆ لە ناو میحرابە خواردنەکانی بۆ ڕۆژ بۆی فێرت کە ئەسباب هەیە. پێغەمبەری خوا جبریل عەلەیهی السەلامی لەگەڵا و میکائیل و مەلایکەکانی تر لە هیجرەتەکەیە بۆ فێری ئەکا بە شەو دەرچەو بە وەختە دەرچەو ئاوڕێ بگۆڕە و ئەمە بکە. بەوەی ئێمە فێرکا کە ئەم دنیا هەمووی بە ئەسباب ڕوا. یوسف عەلەیهی السەلام لە ژووری پڕ لە فاحیشە و منکەری زولەیخا چی کرد؟ ئەسبابی وەرگرت، خوا ڕەحمی پێی کرد. ئەسبابەکەی چییە؟ ڕای کرد. ڕای کرد بۆ دەرگاکان نەوە سەی زولەیخا بکە بڵێ وەڵای من چی بکەم، من حەز ناکەم لە زینا و زینا خراپە و ئەخ من چۆنە وای نەکرد. فەفەڕا هەرە ڕای کرد ڕا من الفەحشاء والمنکر لەبەرەوە دڵی خەریکە ئاسووتێ لە تەنگیە. فاستبق الباب أمجا أم فاحشة ومنكرة شيء بدوى يوسف عليه السلام رأيك ففروا إلى الله.